سڵاوتان لێ بێتوام کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبمە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. ئازیزان بەداخەوە ئەم هەفتەیە هاوڕێ هاوکارم ئەمیر لەم بەرنمەیە نیە و هیوادارم بۆ هەفتەکانی داهاتوو پێکەوە ئەم بەرنمەیە پێشکەش بە ئێوەی خۆشەویستکەی. دوای ناوبەڕێکی کورد دەگەڕێمە وڵاتە. خرابی دردی عشقی فرختی دیداری تو دل کبابی داغو هجری آهی آتش باری تو هر کم مردم باب زانم جمله عالم خاصون کشته تیری نگاهی دیده خوی باری تو بالا کلی من بنوسه نقشی دو عبروت بخوین تا بزانی من شهیدی تیغی سیقال کاری تو عاشقی روی گم دایم دناله هر سحر عندلی بی باغی حسنی گلشنی رخساری تو هر کم مردم باب زانن جمله عالم خاصون کشته تیری نگاهی دیده خوی باری تو هاوڕێ نیشتمان لە پەیامێکی کووردا کە بۆی نردبین دەڵێ لەوە دەچێت جارێکی تر گوژارەکانی کۆماری ئیسلامی بۆ هەرێمی کوردستان بۆ سنووردارکردنی مەودای چالاکی حیزبە سیاسیەکانی نیشتەجێ لەو هەرێمە سەری هەڵدا بێتەوە. ماجرا چییە؟ سپاس بۆ هاوڕێ نیشتمان. ڕاستی ئەوەیە ئەم گوشارانە تەزەنین و کۆماری ئیسلامی بە ئەنقەز ئەم گوشارانە ڕادەگرێت. یەکەم بەو دەلیلەی کە لەم ڕێگەوە خەڵکی کوردستان بۆ پێشچوونی سیاسەتەکانی خۆی چاوترسێن بکات. ئێستا کە گاڵتەجاڕی هەڵبژاردن بەڕێوەیە بێگومان بە خەیاڵی خاوی خۆی نواندنی هێزی سەرکوت دەتوانێت خەڵکی کوردستان ملکەچی بەڕێوچوونی ئەم گاڵتەجاڕیە بکات. هەندانی خەڵک بۆ ئەوەی هەر بچنە شوێنی دەنگدان کات بە ئامرازێک بۆ سەرکەوتنی خۆی. دووهم بەو دەلیلەی کە ئەوەی ڕاستی بێ هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی کوردی ڕسمیەت ناناسێ.
ئەگەر لە دەورەیەکدا بوونی هەرێمێکی کوردی تەحمیلکرا، ئێستا پیلانی هاوبەش هەیە کام هەرێمە بە هەرێمێکی بێدەسەڵات بنوێنن. هەر کات ویستیان سنووری دەسەڵاتیان ببەزێنن، دەسەڵاتی بەرتەسکەنەوە. لەم بارەوە سیاسەتی ئێمە ڕوون و ڕاگەندراوە، زۆر جار باسمان لەسەر کردووە. ئێمە خۆمان بە پشتیوانی خەباتی ڕەوای خەڵکی کوردستان لە هەموو پارچەکانی تر لەوانە لە کوردستانی عێراق یان باشوور دەزانین. لەم ڕوانگەوە ڕخنە و تێبینیمان لەسەر شێوازی دەسەڵاتی هەرێم بۆ بەهێزبوونی هەرێمە و دژی پیلانی حکوومەتەکانی داگیرکەری کوردستان بۆ کز و لاوازکردنی ئەم هەرێمەی. جگە لەمە جارێکی تر خاڵە سەرەکیەکانی سیاسەتەمان لەمەڕ کوشارەکانی کۆماری ئیسلامی دووپات ئەکەینەوە کە لە پەیامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە ئاماژەی پێکراوە. یەکەم، لەسەر پێویستی و گرنگی بەردەوامبوونی چالاکی سیاسی کۆمەڵە لە هەرێمی کوردستان پێداگری دەکەین. ئەگەر ئەم چالاکیانە لە وڵاتەکانی ئەوروپا و کانەدا و زۆرێک لە وڵاتانی دیکەی جیهان ممکنە، ئەم ئیمکان و پێویستیە لەم ناوچەیە بە هۆکاری جۆراوجۆر دوو هێند هەیە. خەڵکی کوردستانی ئێران و عێراق وەکو دوو بەشی یەک نەوتەوە هاوچارە نووسن، لە سەرکەوتن و شکستەکانی یەکتردا هاوبەشن و بە یارمەتی یەکترەوە چوون. پەیوەندیەکی کۆمەڵایەتی قوڵ و بەربڵاو لە نێوان جەماوەری ئەم دی و ئەو دیوی سنووردا هەیە کە کەس ناتوانێن کۆڵی لێ بکات. ساڵانە دەیان هەزار کرێکار لە کوردستانی ئێرانەوە بۆ کارکردن دێنە هەرێمی کوردستان. هەزاران کۆڵبەری زەحمەتکەش لە ڕێگای ئاڵوگۆڕ و هێنان و بردننی کاڵا لە نێوان هەردوو دیوی سنوورەکەدا بژیوی ژیانیان دابین دەکەن. پەیوەندیەکی سروشتی بەربڵاو لە نێوان هونەرمەندان و ڕووناکبیرانی هەردوو بەشی کوردستان دروست بوو تا ڕادەیەکیش جێکەوتووە. جگە لەوەش هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات جێگیر لە باشوور لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا لە داوێنی پڕ لە میهرەبانی خەڵکی کوردستانی عێراقدا درێژەیان بە چالاکیەکانی خۆیانداوە و لە پشتیوانی جەماوەری بەهرەمەند بوون. دووهەم، کۆمەڵە هەرگیز نەیویستووە کە تێچووی چالاکیە چەکداریەکانی خۆی بخاتە سەرشانی خەڵکی هەرێمی کوردستان و ساڵانێکی زۆرە سنوورەکانی ئەو دوو پارچەیەی کوردستانی بۆ چالاکی چەکداری دژ بە کۆماری ئیسلامی بەکارنەهێناوە. ئەم سیاسەتە هەم ئاهەنگ و وەگونجاو بووە لەگەڵ بەژەوەندیەکانی خەڵک لە کوردستانی ئێران و ئەولەویەتیەکانی ئستراتیژی کۆمەڵە لە بزوتنەوەی شۆڕژگێرانی کوردستان و هەم لە بەرچاوگرتنی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانی عێراق بۆ ئەوەی هیچ بیانوێک بەدەست کۆماری ئیسلامی و نەدات کە بەهۆیەوە ئەمنیەت و بژیوی ئەو خەڵکە بە بارمتە بگرێت. کۆمەڵە لەسەر ئەم سیاسەتە هەروە بەردەوام دەبێت. سێم، ئەم سیاسەتە لە ڕێگەی وتووێژ و هەماهەنگی و ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لە چوارچێوەی چارەسەری کردەیی پەیرەو دەکرێت بۆ ئەوەی یەکەم لەگەڵ پاراستنەی ئەتباری سیاسی و پرەنسیبەکانی ئێمە ناکۆکی نەبن و دووهەم گوشارەکانی کۆماری ئیسلامی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیش کەم بکاتەوە. چوارم، کۆمەڵە هەوڵ دەدات لە پەیوەندی لەگەڵ ئەم پرسەدا زۆرترین هاوکاری و هەماهەنگی هەبێت لەگەڵ باقی ئەو هێزە ئۆپۆزیسیۆنانەی کە لە هەلومەرجێکی هاوشێوەدا لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە تا ئەو جێگەیە دەتوانرێت سیاسەتێکی هاوبەش لەم بوارەدا بگرێتە بەر. پێنجم، هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ماوەیەکی درودرێژە لە باشووری کوردستان چالاکی سیاسی دەکەن ئاوارە و لێقۆماوی شەڕنین، بەڵکو حزبی سیاسی خاوەن مێژوو خەبات و نەیاری کۆماری ئیسلامی پێویستە و دەبێ وەکو حزبی سیاسی چاویان لێ بکرێت. درێژەی مەجای چالاکی سیاسیان پێ بدرێت و حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە بەرپرس و دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان وەڵامی فشار و زەخت و زۆرەکانی کۆماری ئیسلامی نەدەنەوە و ئیجازە نەدەن کۆماری ئیسلامی و دەست و پەیوەندیەکانی لە بەغداد بە پیلانگێڕی بەڕابردووی هاوبەش و خەباتکارانەی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان تێک بدات. هوس عينك يا مينتي سرمايا سوسياليسم وين جاي
وهجاري لا نبوني وشياري جهل ونفن دواري قولماني بيقاري شوقاني بردداري جيني جوزا وهسم وخبار بشت بسم شاني كوملا علمي مرسي داقلا شاني كوملا علمي مرسي داقلا بشراني بندي قران لقاو دستي جنان بخير المرسولني سوسياليزم ببايقين بروك شان بيكوا ليرش برنا بيشوا شان بشاني كوملا جنو لاوي لاغلا شان بشاني كوملا جنو لاوي لاغلا شوال شواناني ولف ليشنغاني رينقات ولن دشمن لم دما توشي دلك السما راس تاريخي شرا ظلامي واش بردرا هلكين مومي وزداري لا شريك الدواري شان بشاني كوملا خلقي كردي لا قلا شان بشاني كوملا خلقي كردي لا قلا شاني كوملا بهاراني لاقلا شان بشاني كوملا بهاراني لاقلا چاوگێڕانێکی خێرا بەسەر دەستگا تەبلیغاتیەکانی کۆماری ئیسلامی پێمان دەڵێ ئەم دەسەڵاتە هەڵمەتێکی فراوانی دەست پێکردووە تا هێز بۆ بەڕێوەچوونی گاڵتەجاڕی هەڵبژاردننی خۆی دەستە بەرکات. ئەم حەجمە لە تەبلیغات کە بە نیسبەتی گاڵتەجاڕەکانی پێشووی تری کۆماری ئیسلامی بەرچاوترە دەرخەری یەک ڕاستین ئەویش نیگەرانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە بایکوتی ئەم گاڵتەجاڕە لە ئاسێکی بەرفراوانی جەماوەریدایە کە قەرارە ڕۆژی هەینی 11 مانگی ڕەشەمە لە سەرتاسەری ئێران بەڕێوەچین. لەم بارەوە چەند خاڵی گرنگ هەن کە دەبێت لە بەرچاو بگیردێت. یەکەم پێش هەموو شتێک ئەمە بەرچاوە کە دام و دەستگا ڕێبەرایەتی و بەرپرسانی کۆماری ئیسلامی لێبڕاوانە کە بە دوورخستنەوە و سڕینەوەی هەرچی زیاتر دەسەڵاتەکەیان بە تەواوەتی یەکدەست بکەنەوە بە جۆرێک کە ئیتر ئەوەش بە پێویست نازانن وا خۆیان نیشان بدەن کە گۆیا گرنگی بە دەنگی خەڵک دەدەن. ئەگەر لە ڕابردوودا دەنگی خەڵکیان تەنیا بۆ ڕازاندنەوەی پرۆسەی هەڵبژاردن و سندوقەکانی دەنگدان پێویست بوو یان بە مەبەستی سنگ و سوکردنی هێز و پێگەی باڵەکانی ناو حکوومەت سوودیان لێوەردەگر ئێستا ئیتر تەنانەت ئەو دەنگەیشیان پێویست نییە. لەسەر ئەم بنەمایە شۆرای نیگەهبان وەکو دەستگای هەڵبژاردن و پاڵاوتنی دەسەڵات پێشوەختە کاندیدا خوازراوەکانی دەستگای ڕێبەری هەڵبژاردووە پێشیان بە ئەگەری هەر هەڵەیەکی نەخوازراو گرتووە. ئەم ڕێکخستن و دەستچینکردنە بە شێوەیە کراوە کە ئەگەری دەرکەوتنی هەر جۆرە دەنگێکی ناڕزایەتیشی نەهێشتووەتەوە. ئەمە خاڵێکی بەرچاوە کە بەشێکی زۆر لە ڕێفرمخوازانیش دانی پێدا دەنێ. دووهم واقعیت ئەوەیە کە خەڵکی ئێران بە تەواوەتی تێگەیشتون کە پێکاتەی دەسەڵات لە کۆماری ئیسلامیدا کە لە یاسای بنەڕەتی ڕژیم ڕێکخراوە لەسەر بنەمای بێمافکردنی مطلقی خەڵک دامەزراوە. کۆڵەکەی یاسای بنەڕەتی بریتە لە ئەسلی ویلایەتی فەقی، ئەسلێکی کە دەسەڵاتی نیمچە خودایی دەدات بە ڕێبەری ڕژیم و سەرجەم ئۆرگانەکانی بەناو هەڵبژێردراو. لە مەجلیسی شۆرای ئیسلامیەوە بگرە تا سەرۆک کۆمار مەجلیسی شارەزایانی ڕێبەری و تەنانەت شۆراکانیش دامەزراوە گەلێکی نمایشی و بێدەسەڵاتن کە تەنیا بە دەستور و بڕیاری ڕێبەری ڕژیم و ئەو کەسانەی کە لەلایەن ڕێبەرەوە دەستنیشانکراون دەتوانن ئەرکەکانی خۆیان بەجێ بهێنن. تەرکیزی دروشمەکانی خەڵک لە سەرجەم ڕاپەڕینە شۆڕژگەرانەکانی ساڵی 1970 1996 96 97 98 و هەروەها 1401دا جەختیان لەسەر ئەم خەڵە کردوێتەوە.
سێهەم لە ئێرانی ئەمڕۆدا دوو هێز بە تەواوەتی لە بەرامبەر یەکتردا سەنگەریان گرتووە، لەلایەکەوە دەسەڵاتی پاڵێورا و یەکدەست و لەلایەکی دیکەشەوە جەماوەری ڕاپەڕی و دەسەڵاتدارەتی ئێستا کە لەلایەن فاشیستترین باڵی حکوومەتی ئیسلامیەوە سەرۆکایەتی دەکرێت نە باوەڕی بە مافی خەڵکەیە و نە تەنانەت بە یاسا بنەڕەتیەکانی خودی ئەم ڕژیمەش پابەند دەبێ و نە هەوڵ دەدات وا خۆی نیشان بدات کە گۆیا یاسا و ڕێساکانی خۆی پەیڕەو دەکات. ئەوان بە شێوەیەکی زۆر ڕوون و سەرڕۆیانە و بە ئاشکرا دەیانەوێت دەست بەسەر هەموو ئەو ئۆرگان و دامەزراوانەدا بگرن کە بەناو لەسەر بنەمای یاسای بنەڕەتی هەڵبژێردراون. ئەم پرۆسەیە بەکردەوە دەرهێنانی هەرچی زیاتری کودەتایەکی ئاشکرایە تەنانەت لە ناو نزیکەکانی سەر بە ڕژیمیشدا. چوارم، ئەم ئاڵوگۆڕە سیاسی ئابووری و فەرهەنگیانە لە چاو وردبینی خەڵک شاراوە نی. بێبایەخی و گرنگی پێنەدانی ئاشکرای خەڵک بە هەڵبژاردنەکانی داهاتوو ئاماژەی بەو ئاستەی بەرزی وشیاری جەماوەرە. خەڵکی ئێران ڕێگای خۆیان هەڵبژاردووە. ئەوان بە شێوازی جۆر و ڕاشکاوانە نای خۆیان بەگۆی دەسەڵاتداران و کەسانی ساویلکە و خۆشباوەڕ گەیاندووە. خەڵکی وشیاری ئێران لە ئاخێزی شۆڕژگێڕانەی ژینادا ڕێگەی خۆیان بە دروستی دیاری کردو بەو پەڕی ئیرادە و وردبینیەوە بەو ئاراستەیەدا بەرەو پێش هەنگاو دەنێن. بایکوتی هەڵبژاردننی گاڵتەجارانەی کە پێشوەختە ئاکامەکەی دیاریکراوە لەلایەن خەڵکەوە زۆر ڕاشکاوانە بەڕێوە چوو. کۆمەلگای ئێران ساڵانێکە ڕژیمی ئیسلامی تێپەڕاندۆ و هیچ ئومیدێکیان پێ نەماوە. ئێستا خەڵک بیر لە دوا ڕۆژی ڕۆخاندنی ئەم دەسەڵاتە گەندەڵ سەرکوتگەر کاولکار و دژە خەڵکی و کۆنەپەرستە دەکەنەوە. هەر بۆیە بایکوتی گاڵتەجاری هەڵبژاردنەکان و هەڵبژاردننی ڕێبازی شۆڕشێکی جەماوەری پێویستیەکی مێژوویە. هەروەکو چۆن خەڵک لە شغامەکاندا هاوار دەکەن نە سندوق نە دەنگدان بایکوتی هەڵبژاردن، وەرن بە فریوکاری هەڵبژاردنەکانی ڕژیمی فاشیستی پوچەڵ بکەینەوە و ئەم شانۆی هەڵبژاردنە گاڵتەجارانەیە بە تەواوەتی بایکۆت بکەین.
عزیز ڕۆژی چوارشەمەی ڕابردوو 2 مانگی ڕەشەمە ڕۆژی جیهانی زمانی دایک بوو. ڕۆژی 7 نوامبری ساڵی 1990 زاینی ڕێکخراوی پەروەردەی زانستی و فەرهەنگی سەر بە نەتەوەی گرتوەکان یونیسکۆ پێداگری لەسەر پێویستی پەروەردەی زمانی دایکی وەکو مافێکی شارۆمەندی و جیهانی کردووە. هەروەها پێشنیاری فەرمی دەوڵەتی بەنگلادێشی بۆ بە فەرمی ناساندنی ڕۆژی 21 فێڤریە وەکو ڕۆژی جیهانی زمانی دایکی قبول کرد. 188 وڵاتی ئەندامی یونیسکۆ لەوانە کۆماری ئیسلامیێران دەنگێ ئەرینیان بەو پێشنیازەدا. دوا بە دوای ئەوە بۆ یەکەمین جار مەراسمی ڕۆژی جیهانی زمانی دایکی لە مانگی فێڤریەی ساڵی 2000 لە پاریس بە بەشداری نوێنەرانی وڵاتە جۆراوجۆرەکانی جیهان و زمان ناسان و پسپۆڕانی بواری پەروەردەی لە لایەن ڕێکخراوی یونیسکۆ بەڕێوەچوو. لەو کاتەوە لە زۆرێک لە وڵاتەکان ساڵانە بەم بۆنەوە مەراسم بەڕێوە دەچێت. کۆماری ئیسلامی کە یەکێک لە واژۆکارانی ئەم بڕیارنامەی نەتەوەیە گرتووەکانە و تەنانەت لە یاسای بنەڕەتی ڕژیمیشدا پەروەردە بە زمانی دایکی بە فەرمی ناسراوە، بەڵام سەرڕای ئەوەش بەکردەوە بە ملیۆنان منداڵ کە زمانی دایکیان فارسی نییە لە قوتابخانەکاندا لەم مافە سروشتیە بێبەش کراون. ئەلبەت هۆکاری ئەم کارەی ڕژیم ڕوونا کۆماری ئیسلامی بە شێوازی پێشینیانی خۆی پەروەردە بە زمانی دایکی بە پرسێکی مەترسیدار بۆ یەکپارچەی خاکی ئێران دەزانێت. ئاکادمیستە شۆینیستیەکانیش ئەم بابەتە بە هەڕەشەیەکی جددی بۆ سەر زمانی فارسی و پیلانگەڕی بە مەبەستی لاوازکردنی ئەم زمانە دەزانن. ڕژیمی کۆماری ئیسلامیش هاوشێوەی ڕژیمی شا بە گرتنەبەری ئەم سیاسەتە هەوڵی دروستکردنی یەک فەرهەنگ و یەک زمان و گەیشتن بە ناسنامەیەکی نەتەوەیی ساختەی ئێرانی دەدات. ئەگەرچی بێبەشکردنی منداڵان لە خوێندن بە زمانی دایکی کارێکی سەرکوتگەرانە و دژە دیموکراتیکە، بەڵام لە ڕووی زانستیەوە پرسێکی دەروونناسی و کارناسیە لە بواری پەروەردە و بارهێناندا. لێکۆڵینەوەیەکی ئاماری لە ئێراندا دەری دەخات کە زۆرینەی ئەو 5 ملیۆن خوێندکارەی کە لە 8 ساڵی ڕابردوودا لە تاقیکردنەوەکاندا دەرنەچوون ئەو منداڵانن کە زمانی فارسی زمانی دایکی ئەوان نییە. ئەم ئامارە سادەیە بەڕوونی پێویستی پەروەردە بە زمانی دایکی نیشان دەدات. زمانی دایکی ئەو زمانەیە کە منداڵ لە دایک و باوک و ئەندامانی دیکەی بنەماڵەکەی فێری دەبێت. لێکۆڵینەوە بایۆلۆژی و دەروونناسیەکان دەری دەخەن کە منداڵ تەنانەت پێش لە دایکبوونیش لەگەڵ زمانی دایکی خۆی ئاشنا دەبێت و بە بیستنی دەنگی دایکی هەست بە ئارامی دەکات. هەنگاو بە هەنگاو هەست و سۆزەکانی بە یارمەتی زمانی دایکی شکڵ دەگرن. بە یارمەتی زمانی دایکی جیهانی دەوروبەری خۆی دەناسێت و پەیوەندی لەگەڵدا دروست دەکات. هەستیارترین قۆناغی ژیانی کە بناغەی ژیانی داهاتوویەتی لە نێوان تەمەنی 5 بۆ 7 ساڵیدا بە هاوکاری زمانی دایکی تێپەڕ دەکات و بناغەکانی کەسایەتی ئەو هەر لەم قۆناغەدا بۆنیات دەنرێت. لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا قەدەغەکردنی خوێندن لە منداڵان و لاوان و تازەلاوان بە زمانی دایکی و لە هەمان کاتدا لە بەرچاونەگرتنی فەرهەنگ و ئەدەبیاتێکی ئەو خەڵکەیە کە بە درێژایی سەدان ساڵ بەرهەم هاتووە و دەوڵەمەند کراوە. بەشێک لەو ستەمە و هەڵاواردنەوەی کە بەسەر ئەو نەتەوەدا دەسەپێندرێت کە لە جوگرافیای ئێراندا دەژین. سرچی یای رشیانه باندکم کردن جهانه مجان داسا خراسانه خلکو ولا چرنده یز سرچی یای شای جانه باندکم کردن جهانه مجان داسا خراسانه خلکو ولا چرنده جسی نوران هاتن سلات شهید و از خانچو نهاد وی ساول جان گر خلات خلکو ولا چرنده
خود ولا چرنده شهید منه حوالو اگید منه از سویا سر میت منه خود ولا چرنده هر مرخ شهید منه حوالو اگید منه از سویا سر میت منه خلق ولا چرنده از کردمانی شمانم خودی ولا تو زمانم ساچان خود دل و جانم خودی ولا چرنده خلکو ولا چرنده آنبار خانه ترموارگه دایی جانه دایی شوام لبرامانه خود ولا چرنده ترمچی های آنبار خانه ترموارگه دایی جانه دایی شوام لبرامانه خود ولا چرنده وچیانا گشتی منه این لوله دل بشنه نوی سردیر لیوا کنه خود ولا چرنده خلکو ولا چرنده هاوڕێی بەرنامەکەمان کاکتەها کوردستانی لە پەیامێکدا کە بۆی نردوین دەڵێ بە لە بەرچاوگرتنی دۆخی ئێستای ئێران و کوردستان هاوکاری لایەنە سیاسیەکانی کوردستان زەقتر بوونەتەوە. دیارە تا ئێستا لە ڕوانگەی جیاوازەوە ئەم پرسە قسەی لەسەر کراوە. من نەمدیوە و نەمبیستووە کە لایەنێک هەبێت دژ بە هاوکاری لایەنە سیاسیەکان بێ. ئەگەرچی هەنگاوی باش هەڵگیراوە زۆرجار شاهدی ئەم هاوکاریانە بووین و تەئسیر و کاریگەری باشیاندانەوە، بەڵام هێشتا لە ئاستی پێویست بۆ جوابدانەوە بەو ئەرکانەی کە شۆڕشیژی هێناویێتە گۆڕێ نییە و بە بڕوای من دەبێت کاری زۆرتری بۆ بکرێت. سپاس بۆ کاکتەها. ئێمەش وەکو کۆمەڵە چوونەسەرەوەی ئاستی هاوکاریەکان بە پێویست دەزانین و لامان وایە کە هێشتا لە ئاستی چاوەڕوانکراودا نییە. زۆر جار هۆی ئەم گرفتەمان باس کردووە. لە یەک ڕستە دەتوانین ئەوە بێژین کە گرفتی سەرەکی لە بەرنامە و ئستراتیژی جیاواز لە نێو لایەنە سیاسیەکاندا نییە. ئەوەی واگرفتە بریتە لە کردەوەی جیاواز لەسەر خاڵی هاوبەش. ئەگەر بەهێزبوونی بزوتنەوەی کوردستان کە هەموو لایەنەکان تەئکیدی لەسەر ئەکەن بە خاڵی هاوبەشدانین، بەهێزبوونی ئەم بزوتنەوەیش کاتێک ممکن دەبێت کە کردەوەی هاوبەشیشی هەبێت. بۆ نمونە باسی ناوەندی هاوکاری بکەین کە عەمەڵەن چالاکی نەماوە. هۆی سەرەکی بریتی بوو لە کردەوەی جیاواز کە لایەنەکانی بەشدار لە ناوەند ڕەچاویان کرد. ناکرێ و نابێت لایەنێک کردەوەی جیاوازی هەبێت و هەر داوای هاوکاریش بکات. لەم باسەدا پێم باشە جارێکی تر سیاسەتی کۆمەڵە سەبارەت بە هاوکاری کاری هاوبەش لەگەڵ هێزە سیاسیەکانی چالاک لە کوردستان بخەینەڕ. لەم بڕیارنامەدا هاتەوە کۆمەڵە بەپێی بەرپرسیارەتێک کە لەمەڕ بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان هەیەتی لە ڕووی پێویستی لابردنی ئەو ئاستەنگیانەی کە لەسەر ڕێگای بەرەو پێشچوونی ئەم بزوتنەوە بوونیان هەیە، هەروەها بۆ وەڵامدانەوەیەکی گونجاو بە مەیلی یەکگرت و خوازانەی خەڵکی کوردستان بە مەبەستی کەڵوەرگرتن لە هەموو هێز و تواناییەکانی کۆمەڵگای کوردستان لە دژی کۆماری ئیسلامی و لەلایەکی تریشەوە بە مەبەستی
زەمینە خۆشکردن بۆ خەبات لە پێناو نەهێشتنی سەمی نەتەوایەتی، کەمکردنەوەی ڕەنج و ئازار و وەلانانی دژواریەکانی خەبات دژی ئەم ستەمە و لەلایەکی تریشەوە سنووردارکردنی ئەگەری پیلانگەڕیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ پێکێنانی دووبەرەکایەتی لە نێوان پارت و ڕێکخراوە سیاسیەکاندا لە کوردستان بە پێویستی دەزانێ هاوکاری و یەکگرتووی کردداری لە نێوان هێزە سیاسیەکانی دژی کۆماری ئیسلامی و هاوکاری نێوان هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ناوخۆی وڵاتدا بەرفراوان بکرێتەوە. لەم پەیوەندیەدا کۆمەڵا ئەم ڕێنمایە گشتیانەی خوارەوە بۆ هاوکاری و ڕێخستنی پەیوەندیەکان لەگەڵ پارت و ڕەوتە سیاسیەکان، کەسایەتیە سیاسیە خەباتکارەکان و گروپە کۆمەڵایەتیە جۆراوجۆرەکانی کوردستان دادەنێت کە یەکەمیان بریتیە لە پێکێنانی کەشوهەوای دیالۆگ و گفتوگۆ، بەهێزکردنی ڕۆحی ڕەخنە و ڕەوشەنگەری لە نێوان لایەنە سیاسیەکان و لە ئاستەکانی تری کۆمەڵگادا بە مەبەستی بەرەو پێشبردنی خەباتێکی سیاسی ئاشتیانە و شارستانیانەی نێوان هێزەکان و چالاکانی سیاسی لە کوردستان. دووهەم، پابەندبوون بە پرەنسیڤی ئازادی سیاسی بێمەرج وەکو یەکێک لە پایەکانی خەباتی سیاسی ئاشتی خوازانەی نێوان حزب و لایەنەکانی کوردستان، ڕێزگرتن لە ماف و ئازادیە دموکراتیکەکانی جەماوەر، لەوانەش مافی چارەنووس، جیایی دین لە دەوڵەت، مافی منداڵ و ژنان و باقی ناسنامەی جنسی و جندەریەکان و هەروەها مافی نەتەوەکانی دیکە. سێهەم، بە فەرمیناسینی پرەنسیبی مافی دەسەڵاتداریەتی خەڵک لە بەڕێوەبردنی کۆمەڵگای کوردستان لە ڕێگەی ئۆرگانە هەڵبژێردراوەکانی جەماوەرەوە. لایەنە سیاسیەکان تەنیا لە ڕێگەی هەوڵدان بۆ بەدەستهێنانی متمانەی جەماوەر بۆ بەرنامەکانیان دەتوانن ڕۆڵیان هەبێت لە دەسەڵاتی سیاسیدا. چوارم، دوورکەوتنەوە و خۆبواردن لە هەر دانوستانێکی بەتاک لەلایەن هێزە سیاسیەکانەوە لەگەڵ حکوومەتی ناوەندی سەبارەت بە ماف و داخوازیەکانی خەڵکی کوردستان. پێویستە حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان لە بارودۆخی سیاسی و خەباتکارانەی ئێستادا خۆیان لە هەر جۆرە پەیوەندیەک لەگەڵ حکوومەتی ناوەندی بپارێزن. ئەگەر لە هەلومەرجێکی تایبەتدا و دیاریکراودا دانوستان و گفتوگۆ لەگەڵ حکوومەت لە ڕووی سیاسیەوە پێویست بوو، دەبێت لەسەر ئەساسی بنەمای ڕێکەوتنێکی گشتگیر لە نێوان حزب و لایەنە چالاکەکان لە کوردستاندا بێتە ئەنجام. هەروەها پێویستە میکانیزم و شێوازی بەرەو پێشبردننی ئاوا پەیوەندیەک بە شێوەی هاوبەش دیاری بکرێت. پێنجم، جەختکردنەوە لەسەر سیاسەتی بەکارنەهێنانی چەک لە بەرەو پێشبردننی جیاوازی سیاسەتەکان و ڕاگەیاندنی پابەندبوونی بێمەرج بە ئاوا بەڵێنێک بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە مەبەستی دابینکردن و پابەند بوون بە وەها سیاسەتێک پێویستە هێزی چەکداری حزبەکان دوای ڕوخانی کۆماری ئیسلامی لەژێر کۆنترۆڵ و ڕێنمایی ئۆرگانە هەڵبژێردراوەکانی خەڵکدا بن. شەشم، هاوتەریب لەگەڵ بەرەو پێشبردننی ئەم ئاراستەیە کۆمەڵە لە بارودۆخی ئێستادا جەخت لەسەر هاوکاری لەم بوارانەی خوارەوە دەکات. یەک، هاوکاری لە پێشخستنی شۆڕشی ژینا لە بوارە جیاجیەکاندا، دەستەبەرکردنی هەماهەنگی لایەنە سیاسیەکانی چالاک لە کوردستان لەم بوارەدا و بەهێزکردنی ڕۆڵی پێشەنگانەی ژنان لەم شۆڕشەدا. دووهەم، گرتنەبەری سیاسەتێکی یەکگرت و خوازانە لە ناوخۆی وڵاتدا لە خزمەت بە بەهێزکردنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئێستا، هاندانی هاوکاری و یەکگرتووی بەکردەوەی هەڵسوڕاوان بە مەبەستی بەهێزکردنی ناڕەزایەتیە مەدەنی و بزوتنەوە کۆمەڵایەتیە پێشکەوت و خوازەکان. سێهەم، هاوکاری لە پێناو بەدەستهێنانی پاڵپشتی مادی و معنەوی جەماوەر و کەسایەتیە ئازادی خوازەکان، حزب و دامەزراوە پێشکەوت و خوازەکان، ڕێکخراوە کرێکاریەکان و گروپ و ڕێکخراوە مرۆیەکان لە سەرانسەری جیهان بۆ بزوتنەوە مافخوازەکانی خەڵکی کوردستان. دانانی لیژنەیەکی هاوبەش بۆ بەرەو پێشبردننی ئەم بابەتە لە دەرەوەی وڵات. چوارم، گشتنەبەری هەڵوێستی هاوبەش، بۆ نمونە لە ڕێگەی دەرکردنی بەیاننامە و بانگەوازی هاوبەش، هەروەها چالاکی کردداری هاوبەش لە پەیوان لەگەڵ ڕووداوە گرنگە سیاسیەکان لە کاتی پێویستە. پێنجم، هاوکاری لە بوارەکانی زانیاری و ئاسایشدا بە مەبەستی پوچەڵکردنەوەی پیلانەکانی کۆماری ئیسلامی لە دژی لایەنە سیاسیەکانی کوردستان و دیاریکردنی میکانیزمەکەی. شەشم، هاوکاری فەنی و تکنیکی و یارمەتیگەیاندن و ئاسانکاریکردن بۆ یەکتر لە بوارە جیاجیەکانی دیکەی خەباتدا. ئەو خاڵانەی کە لەم بەڵگەنامەیەدا ئاماژەیان پێکرا لە هەر ئاستێکدا پەیڕەو بکرێت نابێت ناتەبابن لەگەڵ بەرژەوەندی گشتی کرێکاران و خەڵکی چەوساوە لە ئێران و لە ناوچەکەدا و نابێت ببێتە هۆی لاوازبوونی خەباتی یەکگرتوانە و ڕاستەوخۆی کۆمەڵانی خەڵک لە دژی کۆماری ئیسلامی و حکوومەتە سەرکوتگەرەکانی دیکە لە ناوچەکە.
هاوڕێ سۆما نامێکی بۆ نردوین و باز لە کۆچبەرانی ئەفغانی دەکات و نووسیویەتی کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی چەند مانگی ڕابردوودا هەزاران کۆچبەری ئەفغانی لەم وڵاتە دەرکردووە. هاوکار لەگەڵ بڵاوکردنەوەی ڕق و کینە بەرامبەر بە کۆچبەرانی ئەفغانستان لە ئێران، حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران زیاترینیان بۆ ئەفغانستان دەگەڕێنێتەوە. دوا بە دوای پرۆسەی دەرکردنی کۆچبەرانی ئەفغانستان لە ئێران، فەرماندەی پاسەوانی سنووری خوراسانی ڕەزەوی ڕایگەیاند کە لە 15 ڕۆژی یەکەمی بەهمەنی ئەم ساڵدا 20,000 ئەفغانی لە ڕێگەی سنووری دۆغاڕەونونەوە دەستگیر کراون و ڕەتکراونەتەوە. ئێران لە سەرەتای ساڵی 1402 سنووردارکردنی توندی بەسەر ئەفغانیەکاندا سەپاندووە. لە 16 پارێزگادا بە فەرمی شوێنی نیشتەجوبوون و دامەزراندنیانی قەدەغە کراوە. لە هاوینی ساڵی 1400 کە جارێکی دیکە تاڵبان زاڵ بوو بەسەر هەموو ئەفغانستاندا، ژمارەی پەنابەرانی ئەم وڵاتە بە شێوەیەکی بەرچاو زیادی کرد. بەڵام کۆماری ئیسلامی ئێران هەر لە سەرەتاوە ڕایگەیاند کە ئاوارەکان لە کەمپە سنووریە دیاریکراوەکاندا نیشتەجێ دەکەن و بە خەیرایی دەیانگەڕێنەوە بۆ ئەفغانستان. سۆما لە درێژەی نامەکەیدا دەنووسێ زۆربەی ئەم خەڵکە کە جەهەنمی دەستکردی تاڵبان لە ئەفغانستان هەڵاتون، ڕوویان لە جەهەنمێکی تری دەستکردی کۆماری ئیسلامی ئێران کردووە. زۆربەیان خەڵکی کرێکار و زەحمەت کێشن. کرێکارانی کۆچبەری ئەفغانی لەگەڵ هەمان ئەو بارودۆخە بەرەو ڕوو دەبنەوە کە کرێکارانی کۆچبەری ئێرانی لە وڵاتانی ناوچەکە لەگەڵی بەرەو ڕوو دەبنەوە. ئەفغانیەکانی دانیشتووی ئێران هەمان ئەو ستەم و بێعەداڵەتیانەی کە دەسەڵاتداران بە شارۆمەندانی ئێرانی ڕەوای دەبینن تەحەمۆڵ دەکەن، بەڵام لە ئاستێکی زۆر دژوار و بێبەزەیانەتردا. ئەم بابەتە جۆرێک لە هاوچارەنووسی لە نێوان شارۆمەندانی ئێرانی و ئەفغانستانیدا دروست کردووە. هێزە چەپ و ئازادیخوازەکان ئەو ڕاستیان بە فەرمی ناسیوە و بەردەوام پاڵپشتی کۆچبەران بوون و بە شێوەی جۆراوجۆر دیفاعیان لە کرێکارانی کۆچبەری ئەفغانی کردووە. ئەوان وێڕای ئیدانەکردنی هەڵسوکەوتی خاوەنکاران و حکوومەتی ئیسلامی لەم بابەتە سەبارەت بە لە قاودانی بۆژوازی ڕاستی ئۆپۆزیسیۆنیش کە بەکردەوە لەگەڵ کۆماری ئیسلامی سەبارەت بە کۆچبەرانی ئەفغانستانی هاوهەڵوێسن کەمتەرخەم نەبوون. لەو هەلومەرجەی ئێستادا کە ئەم خەڵکە ئازار چێشتوانە بەم شێوەیە کەوتونەتە بەر هێرش و ڕاگەیاندنەکانی سەر بە ڕژیم خەریکە وەڕێخستنی ئاژیتاسۆنیان لە دژیانان، پێویستە بە شێوەیەکی چالاکانەتر بەرگریان لێ بکرێت و لە هەر شوێنێک هێرش دەکرێتە سەر بە شێوەیەکی جددی و چالاک لە دژی پەلاماردان بوەستنەوە ناچار بە پاشەکشێ بکرێن. لە هەمووی گرنگتر پێویستە بە ڕەوشەنگەری لە ناوچینی کرێکار و زەحمەتکێشدا، تەبلیغاتی ژەهراوی خاوەنکاران، بەرپرسانی ڕژیم، ڕەفرمخوازانی دوورخراو لە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ڕاست لە دژی ئەوان پوچەڵ بکرێتەوە. کار ما کارگر به زندگیمان نهاده‌اند حکم فقر و بندگی ز حاصل رنج کار و خستگیمان تنیده‌اند کار و کود بردگی سپاه کاریم و توده های محرومان به جان شوند رهروان راهمان چو آخرین نسل بردگان و بی چیزان قیام ما واژگون کند جهان به پا ای گرسنگان ای ستمکشان به سوی سوسیالیسم به سوی آزادی به سوی دنیای نوین به پا به سوی سوسیالیسم. دست خود باید رها شویم سلاح ما اتحاد ما و حزب ما نظام کهنه را زیر پا نهیم زمانه صاحبان زور و سرمایه به سر رسد این زمانه ستم به سر رسد عمر حاکمان بیکاره که دادیم دست خود به دست هم به پا ای گرسنگان ای ستمکشان به سوی سوسیالیسم
به سوی آزادی، به سوی دنیای نوین دفاع، به سوی سوسیالیسم. بینەرانی عزیز هاوکار لەگەڵ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە چەندین شوێن هاوڕێیانی هەڵسوورا و دڵسۆزی کۆمەڵە و هەموو ئەو کەسانەی کە ئەم ڕۆژە وەکو دەستپێکی ڕێبازێکی نوێ لە بزوتنەوەی کوردستان دەناسن بە شێوەگەلێکی جۆربەجۆر ڕێزیان لەم ڕۆژە کرد. هەواڵی ئەم چالاکیانە پێشتر لە ڕاگەیاندنەکاندا بڵاو کرایەوە و ئێستا جارێکی تر پێکەوە چاویان لێ دەکەین و هەلێرەوە لەلایەن خۆمان و هەموو هاوڕێیان و هەموو هاوکارانمان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە دەستخۆشی دەکەین لە هەموو ئەو کەسانەی کە بە کۆمەڵە و پێشچوونی ڕێبازی کۆمەڵەوە ماندوو بوون. با پێکەوە چاو لەم کلیپانە بکەین کە هاوڕێیانی هاوکارم لە بەشی مۆنتاژ ئامادەیان کردو. Suri şorşine de şakele Bacake Lajira wala suram Surudi aşnabuna Vam ruba düşmen dakhini Ruba düşmen dakhini Min malay Suri şorşine de şakele Suri şorşine de şakele باچکه لجرا وعلى صورم سرودي عشنبونا وامرو بعدش من دخيلي مرگی وشیارم رگی سختم لریا چکی دست بیری مشکم مجده دوار روشی تیا دش مرگی وشیارم رگی سختم لریا چکی دست بیری مشکم مجده دوار روشی تیا من دمالا Suri şorşine de şakeli Suri şorşine de şakeli Baçake Lejira wala suram Surudi aşnabuna Vamru baduş min dakhini برزلوت که یامانجی خم و بیرو مبستم لخباد وازناینم تا نبینم سرباسته برزلوت که یامانجی خم و بیرو مبستم لخباد وازناینم تا نبینم سرباسته من مالا Suri şorşine de şakini Suri şorşine de şakini Min baçake Lejina wala suram Surudi aşnabuna Vamru baduş min dakhini
زۆر بەداخەوە لە ڕۆژانی ڕابردوودا هاوڕێستێق ناسراو بە ئومید بەهێزاتی لە وڵاتی سوید بۆ هەمیشە دڵە گەورەکەی لە لێدان کەوت و ماڵەوای لە ژیان کرد. کاکستیق یەکێک لە شۆڕژگێڕانی شاری سنە بوو کە هەر لە سەرەتای قیامی 1357 وەکو شۆڕژگێڕێک دەور و نەخشی گێڕا لە شاری سنە. ماوەیەک ئەندامی سازمانی چریکە فەداییەکان بوو، بەڵام دواتر لەم تەشکیلاتە دەستی هەڵگرت و خۆی بە ڕێخستنەکانی کۆمەڵەوە گرێتە. چەندین جار خۆی و ئەندامانی بنەماڵەکەی زیندانی کران. کاکستیق ئەندامین تەشکیلاتی یانزەی گوڵان بوو و دواتر لەگەڵ بەشێک لە ئەندامانی یانزەی گوڵان ڕێگەی پێشمەرگایەتیان هەڵبژارد. کاکستیق دوای ماوەیەکی زۆر لە پێشمەرگایەتی ڕێگەی دەرەوەی وڵاتی هەڵبژارد و لە سوید نیشتەجێ بوو و لەوێش هەتا دووە هەناسەی لەسەر ئەم ئامانج و ڕێبازە لە کار و چالاکیەکانی هەروە بەردەوام بوو. ئێمەش بەم بۆنەوە لەلایەن خۆمان و هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستیێرانەوە پڕ بە دڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و خزم و دۆستانی دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی بۆ هەمیشە لە دڵمان زیندوو. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەیەم هەفتەی ئێمە و بینەران. هیوادارم ئەم بەرنامەیە جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ. تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر ماڵەوە.